بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حەدنان زورفی کاندیدی ڕاستپێداوی سەرۆکوەزیرانی عێراق لە پۆستی سەرۆکوەزیران کشایەوە و بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق مستەفا کازمی بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ڕاستپارت و بەشێک لە لایەنە کوردیەکان پشتیوانی خۆیان بۆ مستەفا کازمی دەربڕی بە میوانداری بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری سەرۆکی پارلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. أقدم اعتذاري أولا لكل من وضع ثقته عدنان زورفی لە پێگەێنانی حکومەت کشایە و سەرۆکۆماری عێراقیش مستەفا کازمی بۆ پێگەێنانی حکومەتی نوێ ڕاستپارت. سيد الرئيس أتشرف بقبول هذا التكليف. عدنان زورفی ڕاستپێدراوی پێشوو بۆ پێگەێنانی حکومەتی نوێی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕاگەیاند بە هۆکاری ناوخۆی و دەرەکی هەروە ڕەخساندنی دەرفەت بۆ مستەفا کازمی سەرۆکی دەستگای هەواڵگری نیشتیمانی بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکومەت لە ئەرکی پێگەێنانی حکومەتی نوێ کشاوەتەوە. عدنان زورفی وتیشی لەگەڵ کشانەوەی لە ئەرکی پێگەێنانی نوێی حکومەت لەسەر ئەرکەکەی وەک ئەندامی ئەنجومەنی نوێنەران بۆ خزمەتکردنی گەل بەردەوام دەبێت. دەست لە کارکێشانەوەی عدنان زورفی دوای ئەوە دێت کە لایەنەکانی شیع و سونە و کورد ڕەزامەندیان لەسەر کاندیدکردنی مستەفا کازمی نیشاندا بۆ ئەوەی حکومەتی داهات و پێک بێنێت. دوای کشانەوەی عدنان زورفی بەرهەم ساڵح سەرۆککۆماری عێراق بە فەرمی مستەفا کازمی سەرۆکی دەستگای هەواڵگری نیشتیمانی بۆ پێگەێنانی حکومەتی نوێ ڕاستپارت. لە میانەی مەرسوومێکدا کە سەرۆککۆمار بڵاوی کردەوە وەڕەچاوکردنی کشانەوەی ڕاستپێردراو عدنان زورفی بۆ پێگەێنانی حکومەتی نوێ و هەروەها بە پشتبەستن بە مادەی 76 دەستور مستەفا عەبدولەتیف کازمیان بۆ پێگەێنانی حکومەتی نوێ ڕاستپارت. لە مەرسوومی سەرۆکایەتی کۆماردا ئاماژە بۆش کراوە مستەفا کازمی لە ڕێکەوتی ڕاستپارتنەکەی لە میانی یەک مانگدا کابینەی حکومەتەکەی پێک دەهێنێت و پێشکەش بە ئەنجومەنی نوێنەرانی دەکات. دوای ڕاستپاردنیشی مستەفا کازمی بەڵێنیدا حکومەتێک پێک بێنێت کە خواستی عێراقیەکان بکاتە پێشینی کارەکانی. وأشكر كل الكتل السياسية التي عملت. مستەفا کازمی لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بە زمانەکانی عەرەبی و کوردی و ئینگلیزی بڵاوی کردوتەوە. نووسیوێتی بە ڕاستپاردنی بە ئەرکی سەرۆکایەتی حکومەتی عێراق بەڵێن دەدات لە بەرامبەرگە لە بەخشندەکەی بۆ کارکردن لەسەر پێگەێنانی حکومەتێک کە خواستی عێراقیەکان بکاتە پێشینەی کارەکانی. سەروەری نیشتیمان و مافەکان بپارێزێت و کار بکات بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و ئابووری بەرەو پێشەوە ببات. الرواتب لموظفي الدولة الذين هم عددهم. ڕاستپاردنی مستەفا کازمی پشتیوانی بەشێکی زۆر لە کوتلەکانی شیع و سونە و کوردی لێکەوتۆتەوە. لەسەر ئاستی کوردستان هەریەکە لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی و لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان پشتیوانی خۆیان بۆ مستەفا کازمی دەربڕیوە. دوێنێش سەرۆکایەتی هەرێم پێش ڕاستپاردنی مستەفا کازمی بەیاننامەیەکی بڵاو کردە و پشتیوانی بۆ دەربڕی و داوا لە لایەنەکانی دیکەش دەکات پشتیوانی بکەن. بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق ڕەخنە لە سەرۆکایەتی هەرێم و حیزبەکان دەگرن لەسەر پشتیوانی کردنی ڕەهای مستەفا کازمی لە کاتێکدا کارنامەی حکومەتەکەی هێشتا نەخستۆتە ڕوو. ڕاستپاردنی مستەفا کازمی بۆ پێگەێنانی حکومەتی نوێی عێراق دوای ئەوە دێت بەهۆی ناکۆکی لایەنەکانەوە هەریەکە لە محەممەد تۆفیق عەلاوی و عدنان زورفی نەیانتوانیوە حکومەت پێک بهێنن. مستەفا کازمی کاندیدی نوێی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی حکومەت ماوەی مانگێکی لە بەردەمدایە. ئاماژەکان بۆ ئەوە دەچن پێش تەواوبوونی وادە یاساییەکەی کابینەکەی پێشکەشی پەرلەمان بکات. أخي الأستاذ مصطفى الكاظمي نتمنى له كل الموفقية في هذا المسعى التي تمثل الطيف السياسي العراقي والكل حريصين على تشكيل حكومة وطنية. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکەماندا گەسەرەتا لەوە دەست پێ بکەین بەرلەوەی بچین سەر ڕاستپاردنی مستەفا کازمی بە دیاریکراوی هۆکاری کشانەوەی عدنان زورفی چی بوو و هیچ بەڵێنێکی پێدراوە ئەوەی کە ئەمڕۆ خۆی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە کشاوەتەوە لە پێکهێنانی حکومەت؟
بەناوی خی گەورە میهرەبان سلااو بۆ جەنابتان سلااو بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام دۆسپاس دیارە ماوەیەکە ئەم پرۆسی سیاسی لە عێراقدا سەر و خوار دەبێ و جاری وا هەیە سەر دەکەوێت جاری وا هەیە بۆ خوارەوە نزم دەبێتەوە بەو شێوازەکە وەکو بینیمان و چەندین بەڕێز ڕاستپێرا بۆ پێکەینانی حکوومەت بەڵام فەشەلیان هێنا دوهەمینیان بەڕێز عەدنان زورفی بوو. عەدنان زورفیش هەر لە سەرەتاوە دیار بوو کە زەحمەت بتوانێم کابینەیە پێک بێنێ چونکە هەندێک لایانی شیعە لەگەڵی نەبوون کە ئەم پۆستە لە ئەساسدا وەکو عرفێکی سیاسی لێ هاتووە لە عێراقدا بەپێی تەوافقی مکەوناتی کە ئەمە بۆ شیعی دەبێت کە بۆ شیعە بێت دەبێت شیعە لە نێو خۆیاندا لە نێو ماڵی خۆیاندا متفق بن لەسەر کاندیدێک ئەم ڕێککەوتنەی زۆرینەی شیعەکان نەبوو بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی هەبوو نەبوو بەڕێز عەدنان زورفی هەبوو بۆ تەنانەت ئەوانەی ئەو ئەندام پەرلەمانانەشیان ئەو لایەنانەشکە لە سەرەتادا ڕەزامەند بوون و پشتگیری خۆیان نیشاندا بۆ بەڕێز عەدنان زورفی لە دواییدا لێکشانەوە و پژگیری خۆیان لێکێشاوە لەبەر ئەوە ئەو بەڕێزە زانی کە تازە هیچی لەبەردەست نەما ناتوانێت حکوومەتەکە پێک بێنێ و دەنجی پێویست لە پەرلەمان ناهێنێ بۆیە بڕیاریدا کە بکشێتەوە و وتی ئەوەی من ویستم بیکەم بەرنامەکەم پێشکەش کرد و ویستم حکوومەتێک پێک بێنم کە بۆ هێنانەری داخوازیەکانی گەلی عێراق و بۆ سەسپاندنی یەکێتی نیشتمان بەڵام دیارە ئەو شتە ڕێک نەکەوت لەبەر هەندێک ئەو گەیشتە و قەنەعەتی کە ناتوانێت حکوومەتەکە پێک بێنێ و دەستی لە پێکردانەکە کشاندەوە. باشە کاک تۆر بەس ئەوەی کە باز دەکرێوەندەی کێوە ئاگادار بن هیچ بەڵێنێکی پێدراوە چونکە پێشتر عەدنان زورفی زۆر سوور بوو لەسەر پێکێنانی حکوومەتەکەی هیچ بەڵێنێکی پێدراوە پۆستێک لە حکوومەتەکە یاخود وەکو خۆی دەڵێت لە نامێتی پەرلەمان درێژە بەکارەکانی دەدات. ئەو هەروەکو پێشانیش کە ئەندام پەرلەمان بوو و ئێستاشر ئەندام پەرلەمانە و دەگەڕێتەوە سەرکاری پەرلەمانتاری خۆی بەڵام ئایا چ بەڵێنێکی پێدراوەیانە من نازانم وەشتی فەرمیش بڵاو نەکراوەتەوە خۆشی ئاماژەی پێنەدا و هیچ لایەنێکیش بە فەرمی ئەوەی ڕانەگەیاندووە و بەڕێز کازمیش ئەوەی ڕانەگەیاندەوە کە بەو مەرزە کشابێتەوە باوەڕ ناکەم وابێ بەڵام ئەو گەیشتە قەنەعەتێک کە ئیتر بەردەوامبوونی لە زیانی خۆیەتی لەبەر ئەوە ئەو گەیشتە قەنەعەتێکی تەواو کە دەنگ ناهێنێ و دەنجی پێنادەن بەڵام ئەم شتەش ئەو بەڵێن پێدانە لە هەندێک لە سۆسیال میدیا و لە شوێنەکان لێرە و لەوێ لە ڕاگەیاندنەکان وەکو گریمانەیەک باس دەکرێت بەڵام وەکو حەقیقەت هێشتا هیچ ئەساسێکی نییە وەکو فەرمیش باس نەکراوە. باشە بەس کاک دکتۆر هۆکاری شکستی ئەو ناوخۆی بوو یاخود بڵێن ئیقلیمی بوو کە نەیتوانی حکوومەتەکە پێک بێنێت چونکە هەندێک زانیاری بازلەوەکەن دوایەوەی کە جێگرەوەی قاسم سلێمانی هاتووە بۆ بەغداد ینی اینجا ئەمە شکستی ناوە بەدیلێکی تر دانراوە. گومان لەوە دانیە کە ئێستا عێراق بارودۆخی عێراق کاریگەری دەرەچی لەسرە و کاریگەری ئەو ململانەیە کە لە ناوچەکەدا هەیە لە نێوان ئێران و لە نێوان ئەمریکادا کاریگەری زۆری بەسەر بارودۆخی عێراقدا هەیە و دەستی دەرەچی لە عێراقدا هەیە کەس ناتوانین کۆڵی لەوە بکە بەڵام من پێم وایە ئەم جارە دانانی ئەو بەڕێزە ڕۆڵی عێراقیەکان بۆ خۆیان زیاتر تێدا دیار بوو و بە تایبەتی پێکهاتنی نێو ماڵی شیعە بۆ خۆیان و پشتگیریکردنی سوننە و کوردیش بە تایبەتی کورد ئەگەر تەماشا بکەین تا ئێستاش کورد پشتگیری لە هەر حکوومەتێک کردبێ ئەو حکوومەتە توانێتی تا ڕادەیەک سەرکەوتوو بێ بەڵام ئەگەر کورد پشتگیری لە حکوومەتێک نەکردبێ ئەوە یان حکوومەتەکە پێک نەهاتووە یان لە ئەنجامی پێکهاتنەکەشیدا گرژیەکی زۆر لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا دروست بووە بۆیە ئێستا ئەم پشتگیریە بە هێزەی کورد و سوننە و
ڕێککەوتنی شیعەکان بۆ خۆیان لە نێو خۆیان بۆ ئەمە تقریبا دەتوانین بڵین ئەمە یەکەم جارە بۆ بەڕێزێکی ئاوا نە بۆ عادل عەبدولمادی ئەوە ببوو نە بۆ محەممەد تۆفیق عەلاوی ببوو نە بۆ بەڕێز زولفیش بوو کە ئەو هەماهەنگیە و ئەو ڕێککەوتنە تەواوە بۆیە چانسی ئەو بەڕێزە بۆ پێکردانی حکوومەتەکە زیاترە لە ئەوانی کە پێشخۆی. باشە بەس کاکتۆر بە دیاریکراوی بڵین مستەفا کازمی کە ئەمڕۆ لەلایەن سەر و کۆمارەوە ڕاستپێدرا کاندیدی چی لایەنێکە کوتلەی گەورە دیارە یاخود بڵین هەموو لایەنە شیعەکان کۆکن لەسەر ڕاستپاردنی چونکە ئەمڕۆ بڵین کۆمەڵێک سەرکردە بیندا لە لای سەر و کۆمارە تا لە کورد و بڵین شیع و سونە بەڵام لەلاو شیع بۆ نمونە مختەرا سەدر نەبینرا. بەڵێ مختەرا سەدر بۆ خۆی لەوێنەوە بەڵام نوێنەرەکەی لەوێ بوو بەڕێز نەسار ڕوبەیعی لەوێ بوو کەویش نوێنەری مختەرا سەدرە و نوێنەری سەدریەکانە کە لەوێ بوو ئەو نیشانەی ئەوەیە کە ئەویش ڕازیە بە شتەکان نوێنەری لایەنە گەورەکانی شیعە هەر هەمویان لەوێ بوون وە ئامادە بوون. مەسلەی کوتلەی گەورە ئەوڕۆ لە حەقیقەتدا نەماوە یعنی کوتلەی گەورە نەماوە کە بتوانێت کەسێک پێشکەش بکە لەبەر ئەوە دووسێت تەفسیری لەسرە ئایا کوتلەی گەورە کامەیە ئەوەیە کە پێش دانیشتی پەرلەمان لە دوای هەڵبژاردندا دروست دەبێت ئەوانەی کە زۆربەی دەنجی هێنا ئەوانەی کە زۆربەی کورسی هێناوە لە پەرلەماندا یان ئەوانەی کە لە دوای لە یەکەم دانیشتی پەرلەماندا دەتوانن زیاتر کورسی دروست بکەن ئەم ناکۆچیە لە نێوان ئەم دوو تەفسیرە بۆ مانای کوتلەی ئەکبەر کوتلەی گەورە وای کرد کە کوتلەی گەورە کاری خۆی نەکا بۆیە دەڵێن وەکو فەتح دەڵێ ئەمە مڕەشاهی کوتلەی گەورەیە بەڵام من پێم وانەیە کوتلەی گەورە مابێ و هەبێ ئەوە وەکو بڵێ مڕەشەحێکی نیشتیمانیە شیعە لەسەری پێک هاتوون و سوننە و کوردیش پشگیریان لێ کرد. باشە بەس کاک تۆ لە ناو گروپە چەکدارەکان کە ڕەنگە گروپە چەکدارەکانی شڕۆیان هەبێ لە دۆخی عێراقدا ئەوانەی کە دژایەتی دەکەن گروپە مەوسم حەجی شعبیە نیشاکانی حەجی شعبی کامیان دژایەتی دەکە یاخود هەمویان ئەوانیش پشگیری مستەفا کازمی دەکەن بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق؟ هەتا ئێستا هیچ لایەنێک بە فەرمی ناڕەزایی خۆی یان دژایەتی خۆی بۆ حکوومەتەکەی بەڕێز کازمی ڕانەگەیاندووە لەوانەیە ئەوانیش چاوەڕوان دەکەن بزانن بەرنامەی کارەکەی چییە و لەوانەیە لە نەتیجەی و لە ئەنجامی گفتوگۆ لەگەڵ ئەوانیشدا ئەوان لەوان هەندێک مەرجی خۆیان هەبێ ئەگەر بۆیان جێبەجێ بکرێت پشگیری دەکەن ئەگەر نا دەست دەکەن بە دژایەتیکردنی بەڵام تا ئێستا هیچ لایەنێک بە فەرمی دژایەتی خۆی ڕانەگەیاندووە نە گروپە چەکدارەکان و نە شەقامیش کە شەقام ئێستا دەنجی کز بۆتەوە لە ئەنجامی بڵاوبوونەوەی کۆرۆنا دەتوانین بڵێن کۆرۆنا یعنی یەک لە هۆیەکان بوو کە شەقام دەنجی ئێستا کز بێ و ئەو گەرمیەی کە لە شەقام دەبینرا ئێستا نەماوە. باش ینی خۆپیشاندنەکانی شەر هەمویان کۆتایی پێهاتووە لە هەموو شارەکان و کاندید ڕاستپێدراویش ئەو مەرجانێتیانە کە پێشتر خۆپیشاندەران داوای دەکرد. نەخێر ناڵێن کۆتایی هاتووە کۆتایی پێ نەهاتووە بەڵام ئەو فشارەی پێشانیان نەماوە ئەو هێزی فشاری جەماوەری پێشانیان نەماوە ئێستا ناتوانن خەڵک دەربێنن بۆ شەقام و خۆپیشاندانی ملیۆنی یان چەند سەد هەزاری بکەن دژی کاندیدێک دژی کەسێک ئەمە ناکرێت لەبەر ئەو بارودۆخەی کە ئێستا لە وڵاتدا هەیە و قەدەغەی هاتوچۆ لەبەر کۆرۆنایە بۆیە دەڵێم ئەو فشارە بەهێزەی پێشان ئی شەقام خۆپیشاندەران بەهۆی کۆرۆناوە ئەوەش نەماوە ئێستا بۆیە بەڕاستی ئەو لایەنانش کە گرەویان لەسەر شەقام دەکرد ئێستا ئەوانیش ناتوانن ئەو گرەوە بکەن لەوانەیە لە مەجبوریەوە ڕازی بوون بە کاندیدکردنی بەڕێز کازمی بەڵام هەر کاندیدێک بێ بەڕێز کازمیش ئێستا دەبێت لە قسەکانی خۆی و لە
وتەکەی خۆی و هەروەها لە بەرنامەی کاریشی دەبێ باسی داخوازیەکانی خۆپشاندەران بکە دەبێ بڵێ داخوازی خۆپشاندەران جێبەجێ دەکەین و عێراق بەرەو ئاقارێکی باش دەبین و دژایەتی گەندەڵی دەکەین و گەندەڵکاران لێ پێچینەوەیان لەگەڵ دەکەین لێ پێچینەوە لەگەڵ ئەوانە دەکەین کەوا خۆپشاندەرانیان کوشتووە ئەمانە دەبێت بڵێ بۆ ڕازیکردنی ئەو بەشەی کە ئێستا لە شەقام ماوە باشە دوایی دێنێ سەر کورد بە درێژی قسە لەسەکەن بە زۆکو سونەکانیش زۆربەیان بڵێن پشتگیری مستەفا کازمی دەکەن سونەکان بەڵێ زۆربەی هەرە زۆری سونەکان ئەوکو بینیمان کە ئەمڕۆ حەلبوسی بەخۆی کە سەرۆکاتی گەورەترین کوتلەی سونیەکان دەکا کە تەحالوفی عێراقیە و هەروەها بەڕێز خەمیس خەنجەر و هەروەها بەڕێز عەبدوڵڵا جوبوری بوومازن ئەمانە هەمویان موافقەی خۆیان دەربڕیوە و ڕەزامەندن لەسەر تەرشیحکردنی و لەسەر کاندیرکردنی ئەو بەڕێزە بۆی دەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆری یان قورسایی گەورەی سونەش ئەوانیش دیسان پێشوازی لەو سپاردنە دەکەن بەڵێ ئەی سەبارەت بە لایەنە کوردیەکان هەموو لایەنەکان ڕاوێژیان پێکراوە یاخود متفقن لەسەر کاندیدکردنی مستەفا کازمی ئەو بەیاننامەی سەرۆکایەتی هەرێمیش کە بڵاوکراوە پێشتر ئەوەندەی ئێوە ئاگادار بن ڕاوێژ بە هەموو لایەنە سەرەکیەکانی هەرێم کرابوو کە پشتیوانی بۆ دەربڕی بردەوەی کە ڕاستپێرێت لەلایەن سەرۆ کۆمارەوە ئەوەندەی من ئاگادار بم قسە کراوە لەگەڵ لایەنە کوردیەکان و پێش ئەوەی کە سەرۆکایەتی هەرێم ئەم بەیاننامەیە دەربکە دیارە پەیوەندی کراوە لەگەڵ لایەنەکان بەتایبەت ئەو لایەنانەی کەوا نوێنەریان هەیە لە بەغدا و تەفاهمێک هەبووە لێک تێگەیشتنێک هەبووە ڕەزامەندیەک هەبووە لەسەر دەرچواندنی ئەم بەیاننامەیە و لەسەر پشتگیریکردنی بەڕێز مستەفا کازمی باشە بەس دکتۆر بڵین هۆکاری و پشتگیریە زۆرەی کورد چییە چونکە ئێستا تێبینێک دروست بووە لەیان بەشێک لە پەرلەمانتاران دەڵێن بۆ نمونە حیزبەکان بەشی زۆری حیزبەکان بەرنامەی کاری مستەفا کازمیان نەبینیەوە بەڵام پشتیوانێکی باشی دەکەن ئەمە لە داهاتوو بۆ کورد بەخراپ ناشکێتەوە یعنی لە کاتێکا تۆ بەرنامەی کار نەبینی پشتیوانی بکەیت یەکەم جار ئەم پشتیوانیکردنەی کورد بۆ بەڕێز مستەفا کازمی پشتیوانیکردنێکی مطلق نییە پشتیوانیکردنێکی تەواو و ڕەها هەتا کۆتایی نییە ئەمە مەرجدارە بە بینینی بەرنمەکەی و مەرجدارە بەو گفتوگۆیانەی کە لە پاش تەکلیفکردنەکە کە لەمڕۆوە دەست پێ دەکات گفتوگۆی سیاسی لەگەڵ لایەنەکان دەکرێت ئەم ڕەزامەندیە تەنها ڕەزامەندە بەوەی کە ئێمە مانەعمان نییە و ئێمە هیچ لاریمان نییە لەوەی کە ئەگەر بێت و بەڕێز عەدنان زولفی کشایەوە بەڕێز سەرۆک کۆمار ئەم بەڕێزە کاندید بکە یان ڕابسپێرێ ئەمە ڕەزامەندیە بۆ ڕاستپاردنی سەرۆک کۆمار بۆ ئەم بەڕێزە بەڵام ڕازی بوون بە حکوومەتەکەی ئەو بەڕێزە و دەنگ پێدانی ئەمە دەبینێتەوە سەر ئەنجامی ئەو گفتوگۆیانەی کە لەمە دوا دەکرێت لەگەڵ هەموو لایەنەکان ئەمە لەلایەکی دیکەشەوە من پێم وابێ یعنی ئەمە ماوەیەکە قسە لەگەڵ ئەو بەڕێزە کراوە و لەوانەیە گفتوگۆیەکی ناڕاستە و خۆ یان قسەکردن پەیوەندی لەگەڵ بەڕێز مستەفا کازمی پێشتر کرابێ لەوانەیە و وەکو کورد گوتنی تامی زاری زانراوە تامی دەوی زانراوە چۆنە و بەعزێک لەوانەیە بەڵێنیشی داوای اتفاقاتیشی لەوانەیە ناڕاستە و خۆکرابێ بەڵام ئەمە هەمووی لە دوای دەستپێکردنی گفتوگۆکان هەموو ئەمانە لەسەر کاغەز دەنووسرێتەوە و اتفاق دەکرێت و ڕێکەوتنی لەسەر دەکرێت اینجا لەسەر ئەساس و لەسەر بنەمای ئەم گفتوگۆیانە لەسەر ئەساسی ئەو مفاوەزاتەی کە دەکرێت و ئەو ڕێکەوتنانەی کە دەکرێت لەگەڵ هەموو لایەنەکان چ لەگەڵ لایەنی شیعە چ لەگەڵ لایەنی سونە چ لەگەڵ لایەنی کوردی اینجا لایەنەکان مووقفی خۆیان تەحدید دەکەن لایەنی کوردیش دیسان پاش مفاوەزاتەکان و ڕێکەوتن و اتفاقات و نووسین اینجا بڕیاری ئەوە دەدا ئایا دەنجی پێ بدا یان نا بەڵێ بەزەوەندەی کە بەڕێز داگەدار بێت هیچ بەڵێنێکی بەلایەنە کوردیەکانداوە چونکە ئیتیساڵاتی زۆرە بوو لەلایەن سەرکردەی حیزبە کوردەکان و لەلایەن سەرۆکی هەرێمیشەوە هیچ بەڵێنێکی بە کورداوە دەربارەی مافەکانی خەڵکی کوردستان دەربارەی مەسەلەی موچە و دۆخی ئابووری
من نازانم بەڵێنی داوایان نا بە تەحدید بەڵام دڵنیام لەوە کە سەرۆکایەتی هەرێم بڕیارێک نادا بەیاننامەیەک دەرناکە ئاوا بەزەقی ئەگەر دڵنیان نەبێ لە مووقفی ئەو بەڕێزە ئەگەر مووقفەکەیان نەزانی بێ ئەگەر بیر و ڕای ئەو بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە کورد نەزانرا بێ ئەم بەیاننامەیە دەرناچێت بۆیە من وا قەناعەتم وایە کە ناڕاستە و خۆ ئەو بەڕێزا قسەی لەگە کرابێ و وەکو بڵێ گڵۆپی سەوزی بۆ کورد پێکرد بێ کە لە پاشان ئەو بەڕێزە بە درێژایی تەمەنی سیاسی خۆی ئەمە لە هیچ مەرحەلەیەکدا لە هیچ قۆناغێکدا دژایەتی کوردی نەکردووە و بەشێک نەبووە لە پرۆسەی دروستکردنی گرژی لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا بە پێچەوانەوە پەیوەندێکی باشی لەگەڵ سەرکردە کوردەکان هەبووە لە ڕابردوشدا بۆی ئەمانە هەمووی وامان لێ دەکاتەوە قەناعەت بۆ بینی کە ئەو بەڕێزە لەوانەیە حکوومەتەکەی بە شێوەیەکی باش بشکێتەوە بۆ کورد و پەیوەندی هەولێر و بەغدا پەیوەندی کورد و بەغدا لە سەردەمی ئەو بەڕێزەدا بە شێوەیەکی باش پێش بکەوێ و بتوانین ئەو مافە دەستوریانەی خۆمان لە بەغدا بەردەوام بێ لە وەرگتر و ئێمەش بەردەوام بین لە داواکردنیدا. باشە بەشێک لە پەرلەمانتارانی کورد ڕخنیان هەبوو لە زۆربەی حیزبەکان دەڵێن مەسەلەن کاتی خۆی بۆچی محەممەد علاوی ئامادە بوو ینی بەڵی نووسرا بکە بەڵام پشگیریان نەکە بەڵام ئێستا ئەو بەڵی نووسراوی نەکردو و پشگیری دەکەن کۆمنتی بەڕێزت چیە لەو بارەیەوە دکتۆر؟ بەڕێز علاوی مەسەلەکە ئەوە نەبوو کە ئایا چەند وەزارەتمان دەداتەیانە ئێستاشی لەگەڵدا بێت کێشەی ئێمە بەڕاستی کێشەی هەرێمی کوردستان لە بەغدا کێشەی چەند وەزیرێک نییە کێشەی چەند پۆستێک نییە هەرچەندە ئەمە زۆر دەگوترێ کورد کە دەچێتە بەغدا بۆ داوای پۆست دەچێت ئەمە ئەوەی لە ناو ئیشەکە نەبێ ئەوەی لە بەغدا نەبێ نازانیندا خۆ ئەمە تا چەند ڕاستە یان نا ئێمە کێشەیەکی گەورەترمان هەیە ئێمە کێشەیەکی نەتەوەییمان هەیە ئێمە کێشەیەکی سیاسیمان لەگەڵ بەغدا هەیە ئێمە دەمانەوێت پێش هەموو شتێک پێش وەزارەت پێش پۆست پێش ئەوەی کەسێک لەوێ دابنرێ ئەمە دەمانەوێت بەغدا وەکو هەرێمێکی دەستوری تەماشای هەرێمی کوردستان بکە وەکو نەتەوەیەک مامەڵەمان لەگەڵ بکە وەکو مکەون و پێکاتەیەکی سەرەکی لە عێراقدا کە ئەمە بەشدار و شەریکێکی حەقیقی لە پرۆسەی سیاسی ئاوا سەیری ئێمە بکە نەک وەکو پارێزگایەک کە بەشە بودجەکەمان بداتێ و لەگەڵ چەند کەسێکشمان بۆ تەعین بکا لەوێ و تەواو نا بۆیە ئەو بەڕێزانەی پێشتر بە تایبەتی بەڕێز محەممەد تۆفیق علاوی بەڕاستی لە معاملەیەکی فەوقی لەگەڵ هەرێمی کوردستان دەکرد ڕاستە گوتی سێ وەزیرتان دەدەمێ ڕاستە گوتی وەزیرێکی دیکەشتان بۆ زیاد دەکەم بەڵام تەعاملێکی فەوقی تەعالی دەکرد لەسەر هەرێمی کوردستان واتە ئەو وەکو هەرێمێکی دەستوری تەماشای هەرێمی کوردستان نەدەکرد ئەو مافەی بە هەرێمی کوردستان نەدەدا کە بڕیار بەخۆی بدا بەخۆی هەرێمی کوردستان بڕیار بدا دەیگوت من لە جاتی ئێوە بڕیار دەدەم لە جا ئێوە ئەگەر داوای دوو بکەن من چوارتان دەدەمێ بەڵام بۆ خۆم دادنێم ئەگەر دە وەزیریشمان بداتێ بۆ خۆی دابنێ ئێستا ئێمە ڕازی نابین لەبەر ئەوە ئەمە مافێکە تۆ دەبی خۆت ممارەسەی ئەو مافە بکەی ئەگەر تۆ کیانێکی دەستوری تۆ پەرلەمانت هەیە حکوومەتت هەیە ئەنجومەنی دادوەریت هەیە و هەموو ئەو دەسەڵاتانت هەیە و لە دەستوردا جێگیر کراوە ناکرێت کەسێکی دیکە لە جاتی تۆ بڕیار بدا ئەمە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا ئێستاش لەگەڵ مجموعەیەک شۆڤێنی بەغدا بەڕاستی کێشەکە ئەوەیە کە ئەوان ئێستاش لەگەڵدا بێ کە ناوی هەرێمی کوردستان کە دەڵێن ئەقلیم کوردستان زۆر لەسەر دڵیان گرانە ئێستاش پێیان وا بێ بڵێن ئەقلیم شیمال عێراق فلەبەر ئەوە ئێمە یعنی کێشەکە کێشەی ئەوەیە کە ئەو هەرێمەکە کە بەدەست هاتووە قیمەتی بزانرێ و بزانن کەەوە هەرێمێکی دەستوریە خۆی دەبێ بڕیاری خۆی بدا ئەگەر ئێمە کێشەمان هەبێ ئەگەر ئێمە ناڕێکیمان هەبێ گەندەڵیمان هەبێ لە ناو هەرێم بۆ خۆمان لێرە لە نێو خۆماندا کورد لە نێو خۆماندا لایەنە کوردستانیەکان لایەنە کوردەکان حیزبە کوردەکان بۆ خۆیان لە نێو خۆیاندا با گلەی لێکدی بکەن و هەڵاقەی خۆیان ڕاز بکەنەوە ناکرێ ئێمە کێشەی خۆمان بینە بەغدا بۆمان چارەسەر بکە یان شکایەتی هەرێم لە بەغدا بکەین بەغدا ئەگەر
تەواو دەکات با بخۆی کێشەی خۆی تەواو بکە با مەشاکلەکانی خۆی چارەسەر بکە بەغدا ناتوانێت تا ئێستا مەشاکلی خۆی چارەسەر بکە تا ئێستا ناتوانێت باری تەندروستی خۆی ڕێک بێخی تا ئێستا ناتوانێت شوێنی کەرنتین بۆ چەند کەسانێک دابین بکات چۆن دەتوانێت کێشەی تۆ چارەسەر بکە و حەل بکە ئێمە من ناڵێم هەرێمی کوردستان بێ کێشەیە بەڵام ئێمە هەر کێشەیەکمان هەبێ دەبێت لە ناوی خۆماندا لە نێو خۆماندا کێشەکان چارەسەر بکەین و نەبینە دەرەوە لەو کێشەی ئێمەیە بۆیە ئێمە لەگەڵ بەغدا بەڵێ بەس بۆ موچە پێچەوانی ئێمە لە ڕێ عێراق ناتوانین موچە چارەسەرکەین بەغدا کێشەی چەند وەزیرێک نییە کێشەی چەند وەزارەتێک نییە بەڵێ مەبەستمەوە بوو بۆ موچە ئێمە چارەسەری ئێمە لە عێراقەوە نییە بۆ موچە بۆ باشکردنی دۆخیابووری بەڵێ ئەکید وایە ئەکید ئێمە لەبەر ئەوە ئەمە هەر مەسەلەیەکی دەستوری دیسان دەستوریە لە دەستوردا وایە کە هەر هەرێمێک و هەر ئەقلیمێک دەبێ ئەو شوێنە حکوومەتی ئیتیحادی حکوومەتی فیدرالی بودجەکەی خۆی لە بۆ دابین بکە بەڵام موچەکەی خۆی تۆ نادا بڵێ ئەمە فلان پارێزگا فلان پارێ موچەی هەرێمی کوردستان دەدا ئیدی هەرێمی کوردستان بۆ خۆی دەزانێت چۆن دابەشی دەکات بۆ خۆم دەزانێت چۆن لە چ بوارێکدا سەرفی دەکات ڕاستە ئەمە وەکو لە تەعویزات موظەفین هاتووە بەڵام دەبێ ئەوەش بزانین ئەو تەعویزات موظەفینەی کە دێ لە بەغداوە ئەو موچەیە ئەوە موچەی نزیکەی 650,000 فەرمانبەرە ئێمە لێرە بەوەندە وەشتی دیکەشی لە سەردادنین موچەی ملیۆنێک و زیاتر لە 200,000 کەس دەدرێت بۆیە ئێمە موچەخۆرمان لە فەرمانبەر زیاترە ڕێژە و ژمارەی موچەخۆر لە ژمارەی فەرمانبەر زیاترە ئایا ئەوەندە پارەی لە بەغدا دێت تەنها ئەوەندە دەدرێت بە موچە یان ئەوەندە و زیاتریشی لە سەردادنرێ لە داهاتی ناوخۆیە لە پارێنەوتە لە شتی دیکەیە اینجا یاڵا پارەی موچەی پێ دابین دەکرێت بەڵێ بەغدا مەجبورە و مولزەمیشە بەشی هەرێمی کوردستان لە بودجە بدا ئەو بەشەی کە دەژدا ئەمە کەمترە لە نیوەی شایستەی هەرێمی کوردستان دەبێت ئەوە خەڵک بزانێت لە چ ڕوانگەیەکەوە کە دەیدا هیچ بەغدا ئێستا مافی ئەوەی نی بەڵێ لە چ ڕوانگەیەکەوە کەمترە بڵێن بۆ کەمترە کەمترە ئەگەر بەپێی ئەو ڕێژەیە کە بۆ خۆیان دایانناوە کە لە سەدا 12.6 کە ڕێژەکەی بە هەرێمی کوردستان زۆر زیاتریشە لەوە ئەگەر بەپێی ئەو 12.6 بێ ئێستا مانگانە پێویستە نزیکەی 890 ملیار دینار بێ بۆ هەرێمی کوردستان 890 ملیار بەڵام ئێستا چەندێ ئێستا 455 ملیار دێ یان کەمتریش دێ کەواتە نیوەی ئەو بەشە بۆ چونکە ئەو نیوەکەی دیکە پارەی 250,000 بەرمیلە نەوتەکەی دەبڕێ کەواتە کەس نەڵێ بۆ هەرێمی کوردستان نەوت تەسلیم ناکە ئەستا نەوتەکە هەموو مانگ پارەی نەوتەکەمان لێ دەجێڕێتەوە بەغدا اینجا باقیەکەمان دەداتەوە بەپێی یاسای بودجەی ساڵی 2019 بۆیە نە بەغدا دەتوانێ بڵێ و نە کەسی دیکەش بەڵام بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی باز لەوە دەکەن کە هەرێم 250کەی ڕادەست کرد بە ئێستا ئێمە نزیکەی 1 تریلیۆن دینارمان لە بەغدادەوە بۆ داهات ینی قەلە قازانجی موچەی فەرمانبەران بوو ینی ئەگەر هەرێم هەموو نەوتەکەی ڕاست کرد بەوە ئەندامانی بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی کە خۆم چاوپێکەوتم لەگەڵ ئەنجام داون نابەڕێزم بەغدا جێگەی متمانە نییە بەڕاستی کە ئەو نەوتەش ڕادەست ناکرێ لەبەر نەبوونی متمانە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا دەناخۆ لە ئاخر ڕێککەوتن لە نێوان شانی هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا بڕیادرا کە لە 2020ەوە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکرێ بڕیار لەسەدرا بەڵام لەبەر ئەوەی کە ئەو متمانەیە نیە و بار و دۆخەکە تێکچوو و بودجەی 2020 نهاتە پەرلەمان بۆیە ئەو ڕێککەوتنە جێبەجێ نەکراوە جارێ فە لەبەر ئەوە ئێستا بەغدا ناڕازیە لەسەر ئەوەی کە ئەو 450 ملیارە دەدا اینجا لەوێ دەنجی خەڵکانێک بەرز بۆتەوە دەڵێ ئێستا داهاتی هەموو عێراق لە نەوتەکە بەخۆی نزیکەی تریلیۆنێکە
ئەو تریلیۆنە نیوەی دەچێت بۆ هەرێمی کوردستان وار ئێستاوە نییە چەند ئەندام پەرلەمانێکی بەغدا خەریکن ئێستا شکات لە وەزیری دارایی دەکەن و شکات لە حکوومەتی بەغدا دەکەن دەڵێن نیوەی داهاتی عێراق دەدرێت تا هەرێمی کوردستان باشە ئەگەر نەوتەکە بدرا بە تریلیۆنێک دینار بە شێرێن باە ئەو تریلیۆنیان دەدا بە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە نەخێر ئێستا کە نیوەکەی بە زەحمەت بدەن نیوەکە شەڕی لەسەر بکەن چۆن بە کاملی دەیاندا بۆیە مۆزوعی نەوتەکە بەڕای من مۆزوعی نەبوونی متمانەیە ئەگەر متمانەیەکی تەواو هەبێ و ئەو ڕێککەوتنی کە لەگەڵ بەڕێز عادل عەبدولمادی کراوە ئەگەر ئەوە نوێ بکرێتەوە و بەکار بێخرێ هیچ مانایەک نییە کە 250,000 بەرمیلەکە دەدرێ مقابلیەوە بەڵام زەمانەتی ئەوە بدرێ کە ئەو مستحقاتە شایستەدارایە بە تەواوی بێت هەرێمی کوردستان. سپاس دەکەم. ناوبڕێکمان هەیە دەگەڕێنەوە لای بەڕێزتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە بە چای کەوسەر چێش لە ڕەنگ و تامی چای ڕاستەقینە ببینە چای کەوسەر ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە نردنی 453 ملیاری کە مانگانە عێراق دەینێرێ پێشتر نۆ پەرلەمانتاری عێراق بەیاننامەیەکیان بڵاو کردبوو کە باسییان لەوە کردبوو نابێت دەستکاری بکرێت ڕای بەڕێزت چیە لەو بارەیەوە پێ دوایە حکوومەتێرم لەم ڕوانگەی خۆی ئازادە چۆن بەکاری دێنێت یاخود ناکرێت بۆ بابی دیکە سەر بکرێت بۆ نمونەکە ئێستا ئەگەر موچە بۆ نمونە دابەشکردنەکەشی دوا بکەوێت من پێم وایە ئەمە کارێکی داخلی هەرێمی کوردستانە و حکوومەت هەرێمی کوردستان دەی بەرپرسیارە و لە هەرێمی کوردستاندا پەرلەمان هەیە و هەموو ئەو لایەنانەوە حزبیانەش کە گلەیی دەکەن نوێنەریان لە پەرلەمانی کوردستان هەیە دەتوانن لە ڕێگەی نوێنەرەکانی خۆیان لە پەرلەمانی کوردستان بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکەن ئەو پارەی ئەو 453 ملیار دینارە لە بەغدا دێ ئایا ئەوە دابش دەکرێ یان نە ئەوە من پێم وایەوە کاری ئێمە نییە کاری ئێمە لە بەغدا کە ئێمە نوێنەری کوردستانین لە بەغدا نوێنەری میلەتی کوردستانیش لە کوردستان هەیە لە ناو پەرلەمانی کوردستان بۆیە بۆ کاروباری ناو هەرێم ئەمە کاری پەرلەمانی کوردستانە ئێمە گرنگ ئەوەیە لە بەغدا ئەو مافانە بەرگری لێ بکەین و شەڕی لەسەر بکەین
وەرگرین و بنێرین بۆ هەرێمی کوردستان. اینجا لە هەرێمی کوردستان چۆن موچەی پێدەدرێ و بە چ شێوازێک ئەمە کاری پەرلەمانی کوردستانە و کاری حزبەکانە کە بۆ چنی بۆ بکەن حزبەکانی کوردستان. بۆیە من پێم وایە ئێمەی پەرلەمانتارانی کورد لە بەغدا ئێمە کارەکەمان زیاتر لەوەندەیە کە مافەکانی کورد لە بەغدا زامن بکەین و خۆمان نەخەینە یعنی کاری پەرلەمانی کوردستان. بەڕاستی ئەگەر بێت و ئێمە بۆ ناو هەرێمی کوردستان بازە شر بکەین کەوات ئێمە لە زیاتی پەرلەمانی کوردستان کار دەکەین. باشتری پەرلەمانی کوردستان کاری چییە؟ ئیشی چییە کە هەموو فراکسیۆنەکانی تێدایە، یعنی هەدە فراکسیۆنی پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵ و خەڵکی دیکەشی تایە. فلەبەر ئەوە پێم وابێ ئەمە بەجێ بێڵین بۆ پەرلەمانی کوردستان باشترە وەلایەنە سیاسیەکانی کوردستان بۆ خۆیان ئەو کێشەیە یەکلا بکەنەوە. گرنگ ئەوەی ئێمە ئەو بەشە بودجێ مسۆگەرکەین لە بەغداوە کە بێتە ناو هەرێم. باڵە ینی پێت وایە بڵێن داکۆکی لە موچە لە سەراسی ناوخۆ دکتۆر کاری پەرلەمانتاری عێراق نیە چونکە ڕەنگە بڵێن ئێمە نوێنەری خەڵکن لە پەرلەمانی عێراق کاری ئەوە تێکەڵکردنە لەگەڵ کاری پەرلەمانی کوردستان وەکو باست کرد. من پێم وابێ ئەوە پەرلەمانی کوردستان دەبێ ئەو کارە بکە، دەبێ ئەو بەدوواداچوونە بکە لەگەڵ حکوومەت بزانێ ئەو پارەی کە لە بەغدا دێ ئایا ئەوە دابەش دەکرێ یان نا، یانیش بەقەت ئەوەندە و زیاتریشی لەسەر دادەنرێ اینجا دابەش دەکرێ. من پێم وابێ ئێمە خۆمان خەریکی بەغدا بکەین باشترە و ئەم کارە لێگەڕێین بۆ پەرلەمانی کوردستان و بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان. باشە بەس دکتۆر وەکو عێراق کە مەسەڵەن ئێستا نرخی نەوت دابەزویت کێشێکی موچەی دەبێت چووکە بە پێی دوایین ئامار مانگی ڕابردوو عێراق 2 ملیار و 900 میلیۆن دیناری 900 میلیۆن دۆلاری ببوورە، ینی لە نەوت دەستکەوتووە بە نزیکی 3 میلیار دۆلار. ینی کێشەی موچەی بۆ دروست دەبێت یاخود ڕێکاری تر هەیە کە عێراق بگیرێتە بەرەوە کێشەش بۆم پشکی هەرێمی کوردستان دروست نەبێت کە لە بەغدادەوە دێت؟ بێگومان دابەزیری نرخی نەوت کاریگەری خراپی دەبێت بۆ سەر ئابووری هەموو وڵاتان یەک لەوانە کە عێراقیشە لەبەرەوەی سەرچاوی سەرچی داهاتی عێراق لە سەتان نەوەتی دەتوانم لەم زیاتریش لەسەر نەوتە، بۆیە زۆر بە ئاشکرا کاریگەری خراپی دەبێت و داهاتەکەشی لە نەوت لەو مانگانەی ڕابردوو نەگەیشتە 3 میلیار دۆلار و لەوەندەش تقریبا نیوەی ئەو بڕەش دەدرێتە کڕی کۆمپانیا نەوتیەکان نیوەی دەمینێ وەکو داهات بۆ خەزێنەی عێراق، ینی کەمتر لە 2 میلیار دۆلار دەمێنێ. ئەمە وایە، بەڵام عێراق دەوڵەتە، عێراق زۆر ڕێکاری دیکەی لە پێشە دەتوانێت قەرەبووی ئەم زەرە لە بکاتەوە، دەتوانێت قەرزی ناوخۆی وەربگرێ لە بانکەکان، دەتوانێت قەرزی دەرەچی وەربگرێ، دەتوانێت هەندێک موڵچی هەیە بفرۆشێ، عەرز و زەوی هەیە، موڵچی هەیە، بینایاتی هەیە لە ناوەوەی عێراق و لە دەرەوەی عێراق لە وڵاتان لە ئەوروپا بینایاتی زۆری هەیە، عێراق مولکێکی زۆری هەیە، عێراق زۆر دەوڵەمەندە لەو بارەیە دەتوانێت ئەمانە بەکاربێنێ، خەرجیەکی زۆر زیادە هەیە لە بودجەی عێراق، دەتوانێت ئەم خەرجیانە ڕابوەشتێنێ یان کەمی کاتەوە. ئەستان دەکرێت پرۆژەی وەبەرهێنانەکان هەمووی ڕابگیرێ، ینی بودجەی ئیستثماری ڕابگرێت، تەنها بودجەکە تەشکیلی بێ ئەوەی کە بۆ موچە بێ، بەوە دەتوانێت ماوەیەک خۆی ڕابگرێ و بینیشتان کە بانکی مرکزی عێراقی گوتی ئێمە دەتوانین تا نزیکەی ساڵێک دەتوانین موچە بدەین و هەروە لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش دیسان ئەمەیان تاکید کردەوە کە عێراق لەگەڵ ئەوەش کە بەڵێ زەرەرێکی زۆر دەکات لە دابەزینی نرخی نەوت، بەڵام دەتوانێت بۆ ماوەی چەند مانجێک موچە بدا و هەتا موچە عێراق بتوانێت موچەی خەڵکی خۆی بدا، موچەی پارێزگەکانی خۆی بدا، بە شێرمی کوردستانیش دێ. باشە بەس کاک دکتۆر وەکو کەوتت بە شێرمی کوردستان کێشەی تیانێ، بەس موچەی پێشمەرگە کە لە بڵین یاسای بودجەی 2019 جێگیر کرابوو کە مانگانە 68 میلیار دینار، هەوکاری چییە کەم تەرخەمێکە چیە کە ناتۆ بۆچی حکوومەت تێرەوی یاخود نوێرانی کورد لە بەغدا سکاڵە تۆمار ناکەن، یاخود پەیوەندی بۆیە کە ئێمە لیستێکی مەسەڵەن پاکی هێزانامنیەکانمان نییە کە بدرێت بە عێراق؟ ئەمە بابەتێکە دوو لایەنەیە، ئەم لایەنێکی ئیداریە، ئیداری و مالیە، لایەنێکی ئەمنیشە.
يعني بغداد يعني وزارتي برگری عێراق کە بەشی پێشمەرگە بەشی موچەی پێشمەرگە لەسەر بودجەی وەزارەتی بەرگری بوو ئەوان دیار بوو داوای هەموو ئەوەلیاتی پێشمەرگەکانیان دەکرد عەدەدیان و چیان و چەند چۆنیان و ناویان و لە چێن و فەوزەکان ئەوان هەموو دەدا یعنی بەڕاستی ناحی ئەمنیش لەوانەیە ئەگەر تۆ بە تەواوەتی کامل ئەو معلوماتانە بدەیت دیسان متمانە نییە لەوەی کە بەیانی ئەو معلوماتانە لای ئەوان نەبێ و بتوان بۆ مەسائلی عسکەری بۆ مەسائلێکی دیکە سوودی لێوەربگرن و بە زیانی کوردستانیش پێک بێتەوە لەبەر ئەوە ئەمە کێشەیەکی ئیداری و مالی بوو لەسەر ئەوە کێشەیەکی ئەمنیشە بوو بەڵام وابزانم لەم دوایانەدا ئەم کێشەیە چارەسەر کرا و ئەم پارەیەش ئیطلاق کرا یان خەریکە ئیطلاق دەکرێت واتە کێشەکە چارەسەر کرا بۆی کە پارەکە بدرێ بە وەزارەتی پێشمەرگە بەڵێ زۆر باشەوە سەبارەت بە سەردەمی کۆرۆنا لە پەرلەمانی عێراقی پرۆژەیەسەیەکێ بۆی ئەوانەی کە زەرمەند بوون لە سەراسی عێراق و بڵێن سەراستی کوردستانیش بڕەپارێکیان ببرێت جگە لەو بڕیارەی کە بازەوەکی کە 300 میلیارد نار لە بانکی ناوەندی عێراق تەرخان کرا وەزارەتی کاروباری کۆمەڵاتی 150,000 دەدات بە هەر خێزانێکی کەم دەرامەد لە عێراق ئایا ئێوە وەکو نوێرانی کورد داکویتان لەوە کردووە کە ئەم بڕەپارە هەرێمیش بکرێت و یاخۆ لە پەرلەمانی پرۆژەیەک هەیە بۆ مەبەستە؟ ئەمە پێویستی بە پرۆژە یاسا ناکە پێویستی بە یاسا نییە ئەمە حکوومەت بۆ خۆی دەتوانێت بڕیار بدا کە بڕیارەکەیدا بەڵێ ئەویش تەماشای دارایی خۆی دەکا لەبەر ئەوەی ئێساوەکو گوتمان نرخی نەوت دابەزیوە یاڵیاڵە موچەکەی پێدابین بکرێ بۆیە دابینکردنی ئەو بڕەپارەیە کە بدرێ وەکو هاوکاریەک وەکو یارمەتیەک بۆ ئەو خێزانانەی کەوا کەم دەرامەتن یان ئەوانەی کەوا موچیان نیە ئەوانەی کە بژێوی ژیانە لەسەر کاری ڕۆژانەیان بۆ ئێستا زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوتووە لە ئەنجامی بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەمە حکوومەت تەماشای مەقدرەتی خۆی دەکات تەماشای دەکات کە چەند دەتوانێت بدا بۆیە دراستێک کرا دراستێکی ئەوەلی لە سەرەتایی داگوتیان ئێمە دەتوانین نەفەر و 30,000 بدەین بۆ خێزانێکی مامناوەن کە پێک هاتووە لە 5 کەس یعنی 150,000 بدرێتە ئەو خێزانانەی کە هیچ موچەیان نییە کە هیچ سەرچاوەیەکی داراییان نییە کاریان نییە ئەمانەی کە زەرمەند بوون ئەمە بڕیارێکە حکوومەت دەتوانێت بیدا ئێستا ئەم بڕیارە لە قۆناغی دیراسەکردندایە و پێم وایە بڕیارێکی ئاوا دەدرێ و پێویستیش بە یاسا ناکە ئەگەر ئەم بڕیارە درا بەڵێ بە دڵنیاییەوە بە شێریمی کوردستانیشی تێدا دێ و ئێمە هەوڵ دەدەین کە ئەو بەشە وەربگیرێ لەبەر ئەوە اتفاق و تەنسیقێکێ لە نێوان حکوومەت یاریمی کوردستان و لە نێوان بەغدا و لە نێوان شانەی قەیرانەکانی یاریمی کوردستان و شانەی قەیرانەکانی بەغدا کە هەر شتێک هەر یارمەتیەک بۆ بەغدا بەیان بەغدا کاری پێ بکە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە بە دڵنیاییەوە بۆی ئەمە ئەگەر ئەو بڕیارە درا و بە تایبەتی لە سەردەمی حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمیدا ئەگەر سەرکەوت و ئەگەر دەنجی بەدەستهێنا ئەمە دەتوانین پێم وایە سوودێکی باشی لێبینین و گەشتبینم بەوە کە بتوانین سوود لە هەموو ئەو شتانەی کە لە بەغدا دەکرێت لە هەرێمی کوردستانیشدا بکرێ باشە بەسەر سەبارەت بەوەی کە هیچ بڕەپارەیەک لەو پارەی کە بۆ ڕوبەڕوونەوەی کۆرۆنا تەرخان کراواتوە بۆ هەرێمی کوردستان هەندێک زانەری باز لە 3 میلیارد دینار دەکەن هیچ بڕەپارەیەک ئەوەندەی کێواگەدار بناتوە بۆ هەرێمی کوردستان هاوکاری عێراق بۆ هەرێم ئێمە نوێنەرمان هەیە لە شانەی قەیرانەکانی پەرلەمان چکە لە بەغدا دوو شانەی قەیران دروست کرایە شانەی قەیرانەکانی حکوومەت و شانەی قەیرانەکانی ناو پەرلەمان نوێنەرمان هەیە ئەندامانی لیژنەی تەندروستی کورد وهروە ئەندامانی لیژنەی دارایی و چەند بەڕێزێکی دیکەش لە بەغدا لەو شانەیەدان لە شانەی قەیرانەکاندان و بەردەوام متابعە و لینشان هەیە و کۆنتاشان هەیە لەگەڵ ئەوان و لە سەردانی بەڕێز وەزیری تەندروستی هەرێمی کوردستان بۆ بەغدا بۆ لای بەڕێز وەزیری تەندروستی عێراقیش ئەو تەنسیقە کرا بوو کە هەرچی یارمەتی و هەرکاریەک بۆ کۆرۆنا بێتە بەغدا بە هەرێمی کوردستانش بدرێ من پێم وابێ بەڵێ ئەو 3 ملیۆنە بیستم کەەوە هاتووە گەیشتۆ هەرێمی کوردستان و دابش کراوە بەسەر شارەکاندا بۆ ئەو
بەڵێ ئەو 3 ملیارە گەیشتووە وام بیست و بەسەر شارەکان بەسەر هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە و شوێنەکانی دیکە دابش کراوە تا ژووری ئۆپەراسیۆنەکان لە شارەکان بتوانن وەکو بڕێکی کەمەکە کە لە بەردەستیان بێ بتوانن ڕوبەڕووی ئەم پێداویستیانە ببنەوە کە بۆ ڕوبەڕوونی کۆڕۆنا پێویستە. باشە بەس دکتۆر سەبارەت بە خەڵکی هەژار و کەم دەرامەت بڵین دوێنێ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆمەڵێک براری دەرکرد بوو لەوانە لێ خۆشبوون لەو کرێتیانەی کە لە موڵکی دەوڵەتدان دواخستنی گێڕانەوەی بڵین قەرز و پێشینەکان تا چەندە گرینگە بەڕەچاوکردنی دۆخی هەرێم یانە لێرەش حکوومەت برارێکی لەم شێوەیە بدات یاخود باج یعنی باج سوبکە لەسەر هاوڵاتیان لەم باردۆخ بە تایبەتی ئەوانە کە هیچ سەرچاوێکی بژێویان نییە. بێگومان گرنگە بێگومانەوە گرنگە و ئەمە ئەرچێکی سەرەتایی لەسەر حکوومەت و مافێکی سەرەتایی خەڵکەکەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە حکوومەت هەرێمی کوردستانیش بیردەوە بکاتەوە و دەست بکە بە یارمەتیدانی ئەو خەڵکە هەژارە و ئەم خێزانانەی کەوا هیچ بژێوی ژیانیان نیە یان هیچ داهاتێکیان نییە یان کەم دەرامەتن بۆ ئەوەی دەست یارمەتیان بۆ درێژکە و بۆ کرێچیەکان بۆ خاوەن کارەکان ئەمانە دەبێت چەند بڕیارێکی هەنووکەیی دەربچێ لەگەڵ ئەوەی ڕاستە ئێمە لەگەڵ ئەوەین بار و دۆخ هەرێمی کوردستانیش خراپە باش نییە بەڵام بە هەر حاڵ خەڵک ئەوە نازانێت خەڵک دەزانێت دەبێ بە پێی توانە کار بکە حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەشێک شتێک بۆ ئەم خەڵکە دابین بکە بۆیە دەڵێم ئەمە من لێرەوە وابزانم پەرلەمانی کوردستانیش درێغیان نەکردووە بە ڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان درێغیان نەکردووە لەوە ئەوەندەی ئاگادار بم کە لەگەڵ حکوومەت لەسەر خەتن بۆ ئەوەی بتوانن ئەم بڕیارانە یان ئەم شتانە ڕێک بێخن بۆ هەم لە مەسلەی کرێچیەکان هەم لە مەسلەی لێبوردنی قەرزی حکوومەت لە مەسلەی پارەی ئاو کارەبا لە مەسلەی زەریبە لە مەسلەکانی دیکە کە بتوانێت حکوومەت بە پێی توانە دەستی یارمەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان درێژ بکە بەڵام ئێمە ناتوانین زۆر لەو بارەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بچینە ناو بابەتەکە لەبەرەوەی وەکو گوتم دیسان دێم و دەڵێمەوە هەرێمی کوردستان پەرلەمانێکی خۆی هەیەوە ئەمە کاری پەرلەمانی کوردستانە ئێمە نامانەوێ لەسەر ئەوان باس بدەین ئێمە ببینە نوێنەری پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ بەس دکتۆر سەبارەت هەر بە کاندیدی ڕاستپێردرا و بڵێن ئەمڕۆ تویتێکی کردبوو کە بە زمانی کوردی تویتێکی کردبوو ئێوەش لە ناو پەرلەمانی عێراق کە پێی دەستور زمانی کوردی زمانێکی فەرمیە بۆچی بەکارهێنانن لە کاتی قسەکردن و یاخود بڵێن وەرگێڕی کوردی هەیە ئێستا بڵێن ئەمڕۆ سەرۆک وەزیران کە باز دەوڵکی خۆشی کوردی دەزانێ لە تویتەر پەیامێکی بە کوردی بڵاو کردبەوە کاندی ڕاستپێردراوە. بەڵێ ئەمە هەیە ئێمە لە سەرۆکاتی پەرلەمان هەرچی لە فەرمانگەی ڕاگەیاندن بە 3 زمان شت بڵاو دەکرێتەوە بە کوردی بە عەرەبی و بە ئینگلیزی و هەموو هەواڵەکانی پەرلەمانەکە تەماشای سایتی پەرلەمان بکەی عەرەبی تایە و کوردیشی تایە ئەندام پەرلەمان ئازادە لە فەرمانگەی ڕاگەیاندن لەوەیە کە تەصریحێک دەدا کە شتێک دەکا قسە بۆ ڕاگەیاندنەکان دەکا بە کوردی قسە بکە ئازادە و هەروە لەناو هۆڵی پەرلەمانیش لەناو هۆڵی پەرلەمانیش ئەندام پەرلەمان ئازادە بە کوردی قسە بکە ئێمە ڕامانسپاردووە کە لەوانەیە ئێستا تەواو ژوبێ کە چەند وەرجێرێک دابدرێ بۆ ئەوەی کە لەناو هۆڵی پەرلەمان یان ئەوەیە کە ئەندام پەرلەمانەکە بۆ خۆی قسە بە کوردی بکە دوای بکاتە عەرەبی یان وەرجێرەکە بۆی وەرجێرێتەوە ئەمە مافی خۆیەتی بەڵام ئەندام پەرلەمانەکانی ئێمە کوردەکان لەبەر ئەوەی کە دەیانەوێ لە ماوەیەکی کووردا پەیامەکەی خۆیان بگەینن و بەو زمانەش کە خەڵک تێدەگا بۆیە بە عەرەبی دیانەوە قسام بکەن دەنا مافی خۆیەتی و دەشتوانە بە کوردی قسەوە چەند بە ڕێزێکیش بە کوردی قسەیان کردووە لە ناو هۆڵی پەرلەماندا. باشە دکتۆریان دووە پرسیارم زۆر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بەوەی کە وەزیری کورد بۆ نمونە کە ئێستا وەزیری ئاوادانکردنەوەمان هەیە وەزیری داراییمان هەیە هەروە وەزیری دادمان هەیە لەم کابینێ لە پۆستەکانیان دەمێننەوە ئەوەندەی ئاگادار بن یاخود وەزیری نوێ دادەنرێت هیچ شتێک دیار نییە باس لەوە نەکراوە کە وەزیرەکان دووبارە ببنەوە هیچ شتێک نازانرێتەوە هەموو دەوەسێتە سەر گفتوگۆکان و سەر ئیتیفاقات من پێم وانییە وەزیرەکان دووبارە ببنەوە لەگەڵ ئەوەی کە
ئەوە بە قسەی مننا بە شاهێدی ئەندام پەرلەمانە عەرەبەکان چاکترین وەزیر لە حکوومەتەکانی عێراقیدا وەزیرە کوردەکانن ئەوانەی کە بە چاچی ئیش دەکەن ئەوانەی کە زیاتر لە کاروبارەکانی خوان لە وەزارەتەکانی خوان سەرکەوتون ئەمانە وەزیرە کوردەکان شایدی بۆ ئەوە دەدرێت بەڵام هیچ شتی فەرمی نییە یان اتفاق نەکراوە کە ئەو وەزیرانە بمینێنەوە یان ناوە باوەڕژ ناکەم دەمینێنەوە کەسی دیکە تازە دێتە گۆڕێ باشە بەس سەبارەت بە شایدەکەین بەڵام پەرلەمانتاری کوردی شەیە مەسەن ڕخنە لە وەزیری دارایی دەگرن کە دەڵێن زۆر سەفەر دەکە کەمی دەوامی هەیە ئەو ڕخنەیە شە بۆ هەندێک پەرلەمانتار دکتۆر ئەم سەفەری بەڕێز وەزیری دارایی خۆ سەفەرەکە بۆ گەشت و گوزار و سیاحەت نییە ئەمە تەبیعەتی کارەکەی سروشتی کارەکەی وا دەخوازێ ئەمە وەزیری داراییە کۆبوونەوەی بانشی دەوڵەتی دەبێ کۆبوونەوەی لایەنە ڕێکخراوە نێودەوڵەتیە داراییەکان دەبێ و هەروەها ئەمە جێگیری سەرۆکی وەزیرانە بۆ کاروباری ئابووری بۆ کۆنفرانسە ئابووریەکان ئامادە دەبێ ئەمە بۆ ئەمانەیە دەناخۆیانی بۆ کاروباری حکوومەتە کە دەچێ وەکو ئیفادە نەک وەکو گەشت و گوزار دەچێ هەر بەڕێزێک لە شوێنی ئەو بێ یعنی کارەکەی وا دەبێ. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەشیر حداد جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی مادومان کردی زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ بینەرانی بڕێز سپاس بە هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ